ساڵتان لێبێت دەروندروستی ئەم جارە تایبەتە بە جوانی. ئایا جوانی پێناسەیەکی جێگیری هەیە و تا چەند پەیوەستە بەو بابەتانەی کە لە کللتور و لە کاتێکی جیاوازە ئەبێ بە مۆدێل بینەرمان. جوانی سەرنجی هەمووان ڕائکێشێت، بەڵام هێشتا بابەتێک نییە کە یەک پێناسەی هەبێت و تەنها لە ڕوخسارە کورت ببێتەوە. ئەوەی گرنگە کۆمەڵێک فاکتەرن کە کاریگەریان ئەبێ لەسەر ئەو هەستی جوانیەی کە ئێمە لە خۆمان یاخود لە کەسانی بەرامبەراوەری ئەگرینێکێک لە فاکتەرەکان ڕوخساری کەسەکەیە کە هەر کەسە و ڕوخسارێکی تایبەت بەخۆی هەیە کە جوانی تایبەتی خۆی تایە. دووهەمینیان بیرکردنەوەی کەسەکەیە کە چۆن دنیابینی کەسەکە بەرجەستەی شێوازی ژیانکردنی کەسەکە نیشانەیان. سێهەم فاکتەریان وەرزشکردن و سەلامەتی جەستەیی کەسەکەیە کە عادەتەن ڕێکپۆشی لەگەڵا ئەبێت و جەستەیەکی ڕێک نمایشی ئەوە ئەکات کە ئەم کەسە هەستێکی جوانی بە تۆ ببەخشە یاخود هەست بەو جوانیەی جەستەی خۆی بکات. ئەوەی کە گرنگە متمانە بەخۆبوونە کە زۆر جەختی لێ ئەکرێتەوە کە کەسەکە باوەڕی هەبێ بەو شتانەی کە لە خۆیە جوانن و باوەڕیشی هەبێ بەو شتانەی کە هێشتا لەو ئاستەیان نییە کە خۆی بەلایەوە جوان و سەرنج ڕاکێش بێ. ئەرێنی بوون و گەشتبین بوونی یەکێکە لە خاڵە گرنگەکان و هەروەها ئەخلاقی کەسەکە لە شێوازی ئەو مامەڵەکردنەی کە هەیەی کەواتە هەموم فاکتەرانە بەیەکەوە کاریگەری دەئانێن لەسەر ئەو هەستی جوانیەی کە ئێمە لە خۆمان یاخود لە کەسی بەرامبەر وەری ئەگرین. ئەچینە لای پرۆفیسۆر ڕێبوار سەعیدی هونەرمەند بزانین لەبارەی چەمکی جوانیەوە چیمان پێڵە. لە ڕاستیە جوانی ستانداردێکی جێگیری نییە. مەسەلە گەرێمە بچینەوە سەردەمی یۆنان کاتێکە ئەوان ڕێژەی زێڕینیان دانا کە ئینسان دەست پێکە لە قژێوانێ بڵێن بۆ سەرچاوی نیسبەتێ لێوانێ بۆ سەر لێوی سەرەوە لێوە بۆ خوارەوە بۆ چەناگەی. ئەمە ئەو ڕێژە سێدابەش بوونە ئەمە بۆ ڕێژەی زێڕین لەر ئافرەتێکە هەبووایە لەر پیاوێکە هەبووایە ئەمە ئەو ڕێژەیە بوو کە جوانی ستانداردی ئەو سەردەمانی دەستنیشانە کرد. بۆیە سێرەکەین زۆری پەیکەرەکانی یۆنان یا توانی بڵێن هەمووی ئەو سەردەمانە بەم ڕێژەیە دەکرا هەتا خوداوەندەکان کاتێک کە دروستیانە کرد بە پەیکەر بەم ڕێژەیە. ئەم ڕێژەیە هەژمونی خۆی هەبوو حتا لەسەر ئەوروپاکە ئەم ڕێژەیە بۆ ڕێژێکی ستانداردی جوانی بۆ ئینسانەکان تا کۆگاتە قڕنی 14 و 15 لەسەر دەستی کۆمەڵی لە هونەرمەندانی ڕێنسانسا کە بیر و باوەڕەکانیان گۆڕی ڕێژەیەکی کە دروست بوو لە جوانی کە لەسەر دەستی لۆناردۆ داڤینچی و پۆتیچلی و ئەمانە ئەوان ئیحساسیان تێکەڵ کرد بە ناو کارە هونەریەکان یعنی کارە هونەریەکان جەستەیەکی وەستاوی ستانداردی ماتماتیکی نەبوو بەڵکو بیر و باوەڕیان بەوە بوو کە پێویستە ئەم جەستەیە لەگەڵ جوانەکەیە ئیحساسیشی تێکەڵ بێ. بۆیە هەژمونی کاریگەری ئەم ڕێژەیە کە ستاندارد بوو گۆڕانکاری بەسەرهات بەپێی سەردەمەکان کاتێک مەسەسێرەکەی لە ناومێژووە ئەلیزابێت کاتێ بە جلوبەرگەکانی ئەوانەیە کە ئاستێکی بەرزی فاشنی ئەو کاتە بوو تا ئێستا جێگەی سەرسوڕمانە ئەم ئەبێتە ئایکۆنێک جوانەکەی ئەم ئەبێتە ئایکۆنێک کە کەسانی دەوروبەر حەزەکان تەقلیدی ئەم بکەنەوانێ. بەڵام بە شێوەیەکی گشتی هەتا لە یۆنانی کۆنا گۆڕینی دەموچاویە مکیاج و ئەوانە نەبوو بە شێوەیە کە بۆن بەکارەهات یاخود بۆ چاوڕشتن بەکارەهات هەتا مەسائیلی تەجمیل یا بڵێن بەکارهێنانی مادەی کیمیایی بە شێوەیەک بوو کە بەکاریان نایەنە چووکە باوەڕیان بەوە بوو کە ئەمانە هی سەماکارەکانن هی ئافرەتی نوبەلا نییە هی ئافرەتە دەوڵەمەنەکان نییە کە ئەمانە بەکاربێنن. بەڵام دیسانەوانەیە کاریگەری و هەژمونی جوانی کە جوانی لەوا بوو کە قژێکی ئاڵتونی لولت هەبێ دیسانەوانەیە ئەڵێ کاریگەری ئەوە بوو لە ڕۆژەڵاتەوانێ هەنێ لەو مادانیان ئەهێنا کە بۆ سپیاوکردن و بۆ مکیاجکردن بەکاریانەیەنا. ئەمە دەڕوات بە درێژایی مێژوو هەر سەردەمەی پێوەرێک جوانی دروستەکە یا هەنێک کات سیرەکەین
ئایکۆنەکان سەرکردەکان یا شاعیرە بەناوبانگەکان یا کەسەکان ئەبێتە نمونەیەکی جوانی بۆ کەسەکان کە وێنای جوانی کەسایەتەکان لە وێنەی ئەمانە دەبیننەوە. تایەتە سەردەمی مەسەل پێش حربی عالەمی یەکەم اینجا فۆتۆگرافیەتە ناوانێ فۆتۆگرافی ئاشنامانەکە بە زۆنەکانی کەی ئەم گردونە جوانی هەر تەنها لە ئافرەتە سپی پێست و قژ زەرد و چاوشینەکانە ناوەستێتەوانێ سێرەکەی زۆنی کە هەیە لەم دنیاە کە جوانێکی کەی هەیە لای ئەوان جوانی ستانداردێکی کەی هەیە لە ڕۆژەڵات ئافرەتی ڕۆژەڵات جۆرێکی کە جوانی خۆی دەڕازاندەوە بۆیە جوانی بە پێی پێوەرەکان هەتا لە ئەمریکا کە بڵێن دوای حربی عالەمی یەکەم ساڵەکانی پەنجا مالی مۆڕۆ بێتە ئایکۆن ئەبێتە ئایکۆنی جوانی بە لێوە سوورەکەی و بە قژ زەردەکەی و بە ڕوخسارەکەیەوە کەواتە جوانەکان کاری خۆی هەیە بەڵام ئەوەی کە جوانەیەکە کاتە ستاندارد و کاریگەری لەسەر کۆمەلگا دروستەکە کێیە؟ ئیعلامە گۆڤارەکانە کاتێ ڕسمی خانمەکانیان لە بەرگەکە نمایشە کرد هەموو ئافرەتەکان کچانیان ویست ببن بە یەکێک لە مۆدێلی ئەم بەرجی گۆڤارانە یا ئەیانویست خۆیان بشوپێنن بە جوانی ئەم کەسایەتیانە. تێکەڵبوونی جوانی ڕۆح لەگەڵ ئەو جوانی ڕوخساریەی کە هەیە ئەدەبیاتیش بێبەش نەبووە لێ بە تایبەتی لە ئەدەبیاتی کوردیە ئەبینین لەو شعرانەی کە لە ڕابردووە وتراون چۆن لە جوانی ڕوخسارەوە گەیشتووە بەو جوانیەی کە لە ڕەفتار و ئەدای کەسەکانە دەرەکەوێت پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە. وەسفەکان لە ئەدەبیاتی کلاسیکدا بە جۆرێک بوو کەنالی و شاعیرانی کلاسیک پێوەری نمونەیان بۆ جوانی هەبووە بۆ نمونە لە ڕوخساردا شێوەی چاو دەبێت بایامی بێت برۆ شمشێری بێت و بڕژانگ وەک تیر وا بێت لە کاتێکا شاعیرانی ڕۆمانتیکی وەک گۆران جوانیان لە سروشتیبوونی ژندا بینیوەتەوە بەڵام لای شێرکۆبێکەس و شاعیرانی هاوشەرخ ئەو پێوەرە دەبێتە شتێکی تر کە کەمتر پەیوەندی بە جوانی جەستەییەوە هەیە و بە پێچەوانەوە جوانی بریتیە لە ڕەفتاری شۆڕژگێرانە شێرکۆبێکەس لە شاری بەیاندا بەباشی ئەوە بەیان دەکات بەیان وابوو ڕیزە فیشەکی ناوقەدی هەیاسەکەی پشتی ئەو بوو ئەستێرە سوورەی پێنجگۆشە ملوانکەکەی ملی ئەو بوو قوفڵی نارنجۆکی دەستی و مستیلەکەی دەستی ئەو بوو بەیان وابوو ئەو سێبەری باڵای بیری کەڵەکەت بوو. دەروندروستی تاک بەشێکی پەیوەستە بەو هەستەی کە بەرامبەر بەخۆی ئەیبێت واتە چ تێڕوانینێکی هەیە بۆ خۆی بۆ ڕوخساری خۆی بۆ کەسایەتی خۆی لەگەڵ ئەو توانایانەی کە هەیەی لە ژیانە بەڵام ئەوەی کە لە ئێستەیە زۆر کێبەرکەی تێکەوتووە جوانی ڕوخسارە لە بەرامبەر یەکتریە کە پێیان وایە کەسێک لە کەسێکی تر جوانترە و کەسەکانی تر ئاستی جوانیەکەیان نزمترە کە ئەمانە گرفت و پەشێوی دەرونی دروست ئەکەن بە تایبەتی لە ئێستاە بۆی ئەو پێشکەوتنانەی کە لە بواری تەکنەلۆژیایە هەیە و ئەتوانین ڕوخساری یەکتری بە ئاسانی ببینین ئەو پەشێویانەی کە ئەکرێ لە کەسەکەیە دروست ببێت پەشێوی دەرونیە کە لە ناڕازیبوونی جەستەیە خۆی ئەبینێتەوە و هەروەها کەمی متمانە بەخۆبوون بە تایبەتی لەو کەسانەی کە دڵە ڕاوکەی کۆمەڵایەتیان هەیە و لەوەی کە بیانەوێت تێکەڵی خەڵک ببن سێهەمینیان لەوەی کە وێنای خودیان لەلا نزمتر ئەبێتەوە واتە خۆیان بە کەمتر ئەبینن لەو کەسانەی تر کە ئەمان پێیان جوانترە. خاوەن ئارایشگاکان ئەو کەسانن کە زۆرترین سەردانکەریان هەیە کە ئەوانیش خانمانن بۆی جوانترین شێوەی خۆیانیان دەست بکەوێت هاتوومەتە لای خاتوڕێناس کە خاوەنی یەکێک لە ئارایشگاکانە سپاس بۆ قوبوڵکردنی میوانداریەکە زۆر سپاس بەخێربێن. پرسیارەکەمان ئەوەیە ئێوە لە پاڵ ئەوەی کە ئەمە هونەرێکە و هەروەها بزنسێکیشە بۆ ئێوە ئەشبینی ساڵانە بەپێی کلتورە جیاوازەکان جۆرێک لە دەرکەوتنی ڕوخسار ئەبێ بە مۆدل و هەنێک جاریش کە خۆتان باسیەکەن لەوانەیە بۆ هەموو کەسێک ئەمە نەگونجێت چۆن ئەم هاوسەنگیە ڕائەگرنەوە سەرەتا خانمان کێنە لای ئێمە فۆتۆیەگەێنن لەگەڵ خۆیانە وێنەی کەسێکە کە خۆیان سەرنجی ڕاکێشاون ئەم خانمە ئەهێنن ئەڵێ ئەمە وەکو ئەو دەرکەوم یا وەکو ئەوم لێ بکە بەڵام گرنگە خۆی بزانێت کە چی لەگەڵ پێستی ئەگونجێ لەگەڵ شێواز و ستایلی ئەوە ئەگونجێ ڕەنگە
ڕەنگی پێستی ئەو هەنێک ڕەنگی قژی لێنێت بۆ نمونە خانممان هەیە وێنە ئەهێنێ لەگەڵ خۆیان قژێکی بلۆندا لە پێستێکی سپیایە ئەهێنێت ئەوێت ئەم پێستی ئەسمەرە ئەوەی بۆ بکەین ئێمە سەرەتا پێی ئەڵێن ئەمە گونجاو نییە بۆ تۆ ئەم ڕەنگە ناڵین لێرەیە پێستی ئەسمەر جوان نیە چەنەها ڕنگ هەیە کە لە ئەسمەرا جوانە لەو پێستە کاڵانە جوان نیە ئێمە ئەمانەیە قەنەعەتی پێ بکەین لە پێشا بڵێن ئەمە لە تۆ نایەت وێنەی تری پێپشانین ئەمانە بۆ تۆ جوانترە ئیتر ئەگەر قەنەعەت کات ئەوەی بۆکەین بەڵام ئێمەش زۆر گرنگە دڵی ئەو کەسانە ڕاستیکەنکێنە لامان ئەگەر هەر زۆر ئینکاری کرد ئێمە ئیشەکەی بۆکەین بەڵام ئەگەر خۆشی نەتوانێت ئەو شتە هەڵبژێرێک کە بۆی جوانە گرنگە کە ڕەئی ئەو کەسانە وەرگێ کە شارەزاییان لەو بوارە هەیە و بزانێت چی لەگەڵ ئەوە گونجاوە کاتە مەبەستت ئەوەیە جوانی بابەتێکە کە کەسیە کەسەکە ئەبێت بۆ خۆی بزانێت چی لەگەڵ خۆیان ئەگونجێ بەس کێشەی ئەوەشمان هەیە کە بە تایبەتی لە ئێستا سوۆشەڵ میدیا فشارێکی زۆری دروست کردووە چەند مۆدلێک دروست ئەکا ئەڵێ ئەم شکڵە ئەبێ بەو جۆرە بێ ئەنجا جوانە ستایلی قژەکە ئەبێ ئەو ڕەنگە بێت لەگەڵ ئەمەیە خەڵک چۆن مامەڵە بکات بەڵێ بە تەکیدی سوۆشیال میدیا ئەوە زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوە ناڵێم ئێستا بەهۆی سوۆشیال میدیا هەمووی وێنێ گەێنێت ئێوێ ببێ بە ئەو بەڵام خۆی ئەو جوانیە جوانە کە لە خۆتە ئەو شتێکە لە تۆ جوانە شەرنی ئەوەی کە لە تۆ جوانە یا لە کەسێکی تر جوانە لە تۆش جوان بێ کەواتە ئەمە هوەرێکە ئەتوانین خۆمان بیدۆزینەوە لە خۆمانە ینی چۆن ئەتوانین ئێستا هەر خاتونێکە ئێستا بینەری بەرنامەکەیە بۆ نمونە ستایلی قژێک بووە بە مۆدل یان بە تایبەتی کە جوانکاری ئەکەن ئەڵێن من لوتم ئەبێ بەو شێوازە جوانکاری بۆ بکرێ بۆی لە فلانە ئەکتەر بچم لە فلانە کەس بچم ئێوە مثلا پێشنیاری بەڕێستان چییە بۆ ئەوەی کە چۆن بتوانن ئەو جوانیەی خۆیان بدۆزنەوە چکە زۆر جاریش باز لەواکەن کە ئەگەرێمە ئیمکاناتێکی زۆرمان هەبێ و خەریکی جوانکاری بین ئەوە ئەنجا جوان ئەبین بەڵێ بە تەکیدیەوە خۆمان خانمین زۆر کادە قسەیەکەنەڵێ منیش پارەم نییە گینا جوان ئەبووم بەڵام وان نییە بڕۆ کە تەرتیبکردن زۆر لەوە گرنگترە کە پارە و هەبێت و لە جوانکاریە سەرفیکەی جوانیش ئەبێت سەلامەتی لە پشتەوە بێت سەلامەتیەکە گرنگترە لە پێشە سەلامەتی ئەنجا جوانی هەنێک جوانکاری هەیە تەرتیبکردنی قژ مەیکەپێکی سادە ئەم شتانە جوانی ئافرەتەکە خۆی دەرەخات بڕۆ کە هەموو ئافرەتی خۆی جوانێکی تایە ئەو جوانیت سروشتیە زۆر جوانترە لەوەی کە دەستکرد بێت و لە هەموو کەسێکی تر بچی جوانی تەبیعی خۆتیت بەڵام ئەو جوانی دەستکردە ئەو کەن بە کەسانی تر یعنی هاوشێوە و زۆر ئەبێت بەڕای من جوانی سروشتی خۆت کە بزانی تەرتیبی کەی تەرتیبکردنیش زۆر قورس نییە تەرتیبی قژت بکەیت و مەکەبێکی سادە بکەیت و بزانی چی لەگەڵ تۆیە ئەگونجێت چ ڕەنگێک لە توێت ئەمە زۆر گرنگترە لە ئەوەی کە جوانێکی ناسەلامەت کە لە کەسێکی تر بچیت بەڵێ باز لەواکرێت کە لە پاڵ ئەو جوانی ڕوخساری کە هەیە ئەو متمانە بەخۆبوونش زۆر گرنگە بە تەجروبەی بەڕێستان کە ساڵانێکی زۆرە بەرکەوتنتانەیە لەگەڵ خانمانە ئایا هەستەکەی کاتێک ئەیانەوێت لە کەسێکی تر بچن مرتاحترن یاخود کە جوانی ڕاستەقینەکەی خۆیان ئەدۆزنەوە وەڵاهی بەداخەوە کە ئەیانەوێت لە کەسێکی تر بچن زۆریان پێخۆشە بڵێ لەو کەسە ئەچی کە ئەو کەسەی بەلاوە جوانە و ئەو سەرنجی ڕاکێشاوە طبعاً ئەویان بەلاوە جوانە بەڵام پێشی هەموو شتێ ئێمە بێ ئەوە بزانین لە خۆ بچی زۆر باشترە زۆریش خۆشترە بە خۆت بڵێن جوانی کە جوانێکی سروشتی و هەیە هەموو خانمێک بڵێ بە تەکیدی حەزەکات کە جوان دەرکەوێت بەڕای من ئەو جوانیە سروشتیە زۆر باشترە خات و ڕێناس جگە لە خانمان پیاوانیش لە ئێستایا زۆر گرنگی ئەیان بە ڕوخساری خۆیان و چۆن دەربکەون و بە تایبەتی بابەتی قژ زەرعکردنەوە و قژ ڕەشکردنەوە زۆر باز ئەکرێ ئەوان چی ئایا بە تەجروبەی بەڕێستان کە ئەزمونتان هەبووە لە بواری مێکاپا بۆ پیاوانیش ئایا هەستەکەی کە ئەوانیش ئەیانەوێت لە کەسانی تر بچن یعنی جوانی خۆیانیان بەو جۆرەی کە هەیە قوبوڵ نییە بە تەجروبەی من پیاوان بێ خانمان بێ هیچ فەرقێکی نییە ئەبێ ئینسان ئەو شتە بکە کە لەگەڵ خۆیان گونجاوە و خۆشی پێی مرتاحە ڕەنگە ئەوەی من خۆم پێم جوان بێ خەڵک پێی جوان نەبێت پێشی هەموو شتێ بێ کە خۆ جوانگر بۆ نەستێتی خۆ جوان بکەی نەک بۆ خەڵک خۆ جوان بکەی بەڵێ هەنێک پیاوان هەیە کە قژیان ڕووتاوەتەوە لی بووە بە عقدە یاخۆت خەڵک زۆر پێی ئەڵەن بۆچی قژ ڕووتاوەتەوە ئەچ ئێڕێنێتەوە بەڵام ڕەنگە بە
بە کەچەڵی جوانتر بێت بەبێ قش جوانتر بێت لەبەر ئەوە ئەو شتێکە لەگەڵ خۆتا گونجاوە زۆر زۆر گرنگترە وەک لەوەی کە ڕئی هەنێک کەسی ژۆر بگری کە ئەوان هەر قسە ئەەکەن بابەتێکی تر هەیە کە لە گەنج دەرکەوتنە مثلەن خانمێک لە تەمەنی 40 یان 50 ساڵیە زۆر ئەوێ گەنج دەربکەوێت قسەتان هەیە دەربارەی ئەوەی کە چۆن ینی بتەوێت تەمەنی خۆت نیشان بێ ئەگەر لۆچت تایە ئەگەر تاڵەکانی قژت سپیبوونی تیا بێت بڕوا بکە هەموو ئەو شتانە لە تەمەنی خۆیان جوانێکی تایبەتی خۆیان هەیە بەڵام بەڕەئی من خانمانیش و پیاوانیش ئەگەر تەمەنێت چێتە سەرەوە ئەنجا بچیتە سەر جوانکاریەکان باشترە وەک لەوەی لە گەنجیات و هەموو شتەکانە کردووە ئەی لە کاتێک تەمەن ئەچێ بەرەو سەرەوە چی ئەەکەی بەڕای من کە تەمەن ئەچێ بەرەو سەرەوە پێویستی زیاتر بە جوانکاریە بێت و ئەوان ئەبێ زیاتر گرنگی بەخۆیان بن لەبەر نەفسێتی خۆیان ئەگەرنا جوانی لە هەموو عمرێکە جوانی خۆیت تاڵە سپیەکانی قژ خۆی جوانێکی تایبەتیانێ ئێستا گەنجەکانمان حەزەکەن تاڵی سپی لە قژیانابێ بەڵام بەعکسەوەی کە تەمەنیت چێ بۆ سەر حەزەکە تاڵەکانی ڕەنگەکەی بگەڕێتەوە یان ڕەنگەکەی داپۆشە زۆر باشە زۆر سپاس بۆ زانیاریەکان کەواتە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە جوانی خۆمان قوبوڵمان بێ نەوەکو ئەو کاردانەوەی کە کەسانی تر هەیەە بۆمان ئەگەڕێمەوە لای پرۆفیسۆر ڕێبوار سعید کە بەڕێزیان قسەی هەیە دەربارەی ئەوەی کە ئایا جوانی ئەوەیە کە خۆمان ئەیبینین یان ئەو کاردانەوەی کە خەڵکی ئەیان بێ بۆمان. لە ڕاستیە هەمیشە ئێمە ئاوێنەکان وێنەی ئێمە نیشان نایەن ئێمە کەسەکانی دەرەوەن کابنە ئاوێنەی ئێمە لە چاوی کەسەکانی دەرەوانەیە جوانی خۆمانە بینین کەسایەتی خۆمانە بینین بەهای خۆمان ئەبینین بەڵام ئەگەر ئێمە توانیمان وێنەی ئاوێنەکە و وێنەی خەڵک بەڵانسێکی پێ دروستکەین قەت پێویستیمان بەوە نییە کە من ئەبێ قژم ماش و برنجە بچم ڕەشی کەمەوانی لە بەروی گەنج دەرکەوم هەر تەمەنێک جوانی خۆی هەیە من قوبوڵی ئەوە کەم ئەو ڕوخساری کە هەمە هی پیاوێکە هی ئەو تەمەنە من پێم وایە یەک شتێکە کە زۆر قسەی لەسەرەکرێ تەنها جوانی بەدەنی نییە بەڵکو جوانی بەدەنی مساویە یەکسانە یا بڵێن سەی پەنجای بە تەندروستیەوە ئێستا وڵی قسە لەسەر تەندروستیەکرێ ئەوە قسە لەسەر جوانی ناکرێت لە دنیاە چۆنەوەی ئێمە بتوانین بەوەی کە هەمانە دڵخۆش بین بتوانین هێزەکانی کەی ناوەچیمان بتوانین بەرجەستەکەین چۆن نەتوانین کۆمەلگاش ئەوە ئاڕاستەیە بکەین کە ئینسان تەنها لەو فۆرمەی دەرەوە ناوەستێتەوانێ بەڵکو هێزێکی کە هەیە ویش هێزە ناوەچێکەیە لە ئینسانەکان ئەمە ئەمێنێتەوانێ سەر پەروەردەی کۆمەلگا لە سەرەتاییوانێ دەست پێەکە لە زانکۆوانێ تۆ چۆن ئەم ڕوئایە شیکەیتەوە تۆ چۆن ئەو کەسانەی کە بەهرەیکەیان هەیە بتوانێت باڵانسی پێ دروستکەی لەگەڵ توانە جوانەکەیە زۆران لەو ئافرەتانەی کە توانیویانە سەرکەوتوو بن لە بواری سیاسیە لە دنیاە ڕاستە کەمە بەڵام جوانەکەیان نەبووتە تاتشەر جوانەکەی نەبووە ئەوەی کە بێتە سەرۆکۆزیرانی بەریتانیا بەڵکو هێز و قووەتی ئەم ئافرەتە بوو لە کاتێکە لە ناو ئەقلێتێکی جێگیر کە ئیمانی بەوە نەبوو ئافرەتێ بێتە سەرۆکۆزیران بۆ سەرۆکۆزیرانێک و توانی بمێنێتەوە لە ناو مێژەی ئەو وڵاتە ئێمە زۆر ئافرەتمان هەیە لە ناو ئەدەبیاتە لە ناو هوەری شێوەکاریە لە ناو میوزیکە کە ڕەنگە جوانەکە نەبووتە سەبەب بەس ئیمکانێتی داهێنانەکانیان بۆتە سەبەب تۆلات جوانە ئەمەیە ئەو دیدە بەشێکە تەبەن بە ڕۆشنبیری جوانی ناتوانێت ئیهمال بکرێ جوانی بەشێکە لەوەی کە ئینسان بە سروشت حەزی پێێتی چژن چ پیا و خۆ ئەگە پێچەوانشی کەینەوەنێ کچێک گەربێ هاوسەرگیری بکات لەگەڵ دوو پیاوە پیاوێکی قۆز و پیاوێکی لێڤڵێ لەو خواردتر قۆزەکە هەڵەبژێرەگە شکلی دەرەوە بێ ڕەنگە دواییەتە سەرەوەی کارکتەری کەسەکە ئەگەر لەمەی دووەمیانە کە قۆستر نییە کارکتەری بەقووت بێ ئەگەر خۆی ئافرەتەکە خاوەنی ئەو ڕوئایە بێ ئەم هەڵەبژێرێ چونکە هەستەکە کارکتەر جوانی ئەمێنێتەوە چونکە جوانی هەموو ئەو مەسیلە عالمانە بڕۆ تەماشایان کە لەو مارلین مۆڕۆ
ڕەنگە ئەوە شانسی هەبوو لە جوانیە کۆتایی هات بەڵام هەمیا ببینە ینی زەمنێکە جوانێکە ئەڕوا بەڵام کارکتەر هەمیشەیە ئەمێنێتەوە بەڵکو هەمیشە باڵا ئەکات و هەمیشە تۆ بینای لەسەرەکەی دنیای بەخشینەکانت مەڵدە تێرەسات ئافرەتێکی پشکۆلانەی ئەوە بەڵام مەڵدە تێرەسات جوانترین نمونەی ئافرەتی جوانیە لە دنیاە غاندی جوانترین ماندێلا ئەمانە ئەو پیاوە جوانانن کە لە ناو مێژوە شکڵیان نەبووە تایکۆن بەڵکو تەسەڕف و کارکتەر و دنیابینین و ئیمانبوون بە مرۆڤایەتی بۆتە بەشێک لەمانە بۆیە ئەم دوانە دیدی کۆمەلگا گرنگە دیدی پەروەردەی گرنگە ئیمانبوونی بڵێن خانمانیش گرنگە بەوەی من وەکو ئەوە ئەگەر تۆ منە قوبڵ ئەبێ وا بیرکاتەوە ئەگەر ئەم پیاوە منی قوبڵ نەبێت لەبەر ئەوەی لوتم تۆزێ گەورەیە کەواتە عیب و عارەکانی کەش وردە وردە سەر هەڵەیە کەواتە سبێنێش پرچم سپی بوو دیسانەوە داوام لێکە هەموو ڕۆژێ ئەبێ ڕەشی کە من ئەگەر چاوم زەعیب بوو نابێت داوای عینەک بکەم کەواتە کەم و کوڕەکان ئەگەر تۆ قوبڵی ئەوەت کرد ئەم پیاوە بەمەخ بەڵام ئەگەر هاتوو ئینسان وای هاتۆتە ژیانەوە من قەت کێشەم نییە لەگەڵەوانەی تەجمیلەکەن قژیان ڕەشەکە نەوانێت چۆن ئەوە ژیانی خۆیەتی و ژیانی تایبەتی بەڵام ئەگەر هاتوو هەژمونی کەسەکانی دەرەوە بەسەر ئەما زاڵ بوو بەبێ ویستی خۆت و ئارەزوی خۆت تۆ چویتە ژێر ئەو کاریگەریە کە ئەمە بکەیت ئەمە یەک پێشەوەی غەدر لە کەس پێ غەدر لە خۆتەکەی لە کارکتەری خۆت. قبولکردنی خۆت بەو شێوەیەی کە هەیت و بتوانیت جوانی بدۆزیتەوە لەو ڕوخسارەی کە هەتا یارمەتی دەر ئەبێ لەوەی کە دوور بکەوینەوە لە بەشێک لەو پەشێویە دەرونیانەی کە ئەگەری هەیە لە دنیای ئێستایا ڕوبەڕووی ببینەوە ئەچینە لای راپۆرتێک دەربارەی و پەشێویە دەرونیانەی کە جەختکردنەوەی لەسەر ڕوخساری کەسەکەیتیە. ئەو پەشێویە دەرونیانەی کە جوانی تێیدا کاریگەری هەیە و کەسی توش بوو جەختێکی زۆر لەسەر جوانی خۆی دەکاتەوە ئەوانیش پەشێوی ناڕازی بوون لە جەستا پەشێوی کەسێتی واسواس پەشێوی واسواس خەمۆکی پەشێوی خواردن ئەنۆرکسیا نێرساڤۆ هەروەها هەستەکانی خۆ بە کەمزانین و هەروەها هەستەکانی کەم نرخاندنی خود و خۆ بە کەمزانین دەکرێت پەیوەندیدار بن بە جوانیەوە. سەر لە نوێ مانابەخشینەوە و پێناسەکردنی جوانی لەسەر ئاستی کەسی یارمەتی دەر ئەبێ لەو ئارامیە دەرونەی کە لە دنیای ئێستەیە لەو هەموو کێبەرکێیی جوانیا ڕوبەڕووی ئەبینەوە بۆیە قوبولکردنی خۆمان بەو جۆرەی کە هەین و لە پاڵیا توانە و کارامەیەکانی کە هەمانە لە بەرچاوی بگرین وی بتوانین بە دەرونێکی ئارامەوە لەم ژیانەی کە هەمانە تێپەڕین بە هیوای دەرون دروستی بۆ هەموو لایەک.